دیارە کۆنفرانسێکی تایبەت بە گۆڕانکاریەکانی کەشوهەوا کاریگەری لەسەر ژینگە لە هەرێمی کوردستاندا لە دهۆک ساز کرابوو. پرسی گۆڕانکاریەکانی کەشوهەوا لە جیهانداوە بە پرسێکی گرنگ تەماشا دەکرێت. کۆنفرانسی تایبەتی ساڵانە بۆ ساز دەکرێت، هەرچەند مانگێک پەرلێستە لە نیۆرک کۆنفرانسێکی تایبەت بە ئاو ساز کرابوو، لەگەڵ ئەوەی کۆنفرانسێکی تایبەت بە ببورن کۆنفرانسی تایبەت بە ژینگە و گۆڕانکاریەکانی کەشوهەوایش ساڵانە ساز دەکرێت. ئەم یەک دو ساڵی کۆتایی لە دوای ڤایرۆسی کۆرۆنا پرسی گۆڕانکاریەکانی کەشوهەوا و گۆڕانکاری لە وەرزەکانە، گۆڕانکاری لە شەپۆلەکانی گەرما و سەرما و جۆرەکانی داباریندا بابەتە گرنگەکە بوو کە عێراق و هەرێمی کوردستانیشی لی بەدەرنەبوو گرتەوە. لەسەر ئەم بابەتە و کۆنفرانسەکە لە ئێستادا ژینگەی هەرێمی کوردستان چۆنە و تا چەند گۆڕانکاریەکانی کەشوهەوا کاریگەری لەسەر ژینگەکەمان کردووە. لەگەڵ بەڕێز ئیبراهیم دێرگژنگی کە بەڕێزیان چالاکوانی ژینگەین لە دهۆک کۆمیوانمان وێ گفتوگوێم بابەتە لەگەڵ بەڕێزیان ئاکەم. کاک ئیبراهیم زۆر سپاس بۆ ئامادەبوونیت. کۆنفرانسەکە چۆن بەڕێوە چوو ئەمڕۆ و کێ تیایدا بەشدار بوو؟ کاک ئیبراهیم پرسیم کە کۆنفرانسەکە چۆن بەڕێوە چوو ئەمڕۆ؟ کۆنفرانسەکە چۆن بەڕێوە چوو کاک ئیبراهیم ئەمڕۆ؟ کاک ئیبراهیم گەر گوێبیستی دەنگی من بیت پرسیارەکە دووبارە ئەکەمەوە. ئەمڕۆ ئەو کۆنفرانسەی کە لە دهۆک ساز کرابوو کۆنفرانسەکە چۆن بەڕێوە چوو؟ هاوکارانم و کێشەی چارەسەرکەن دیارە کاک ئیبراهیم گوێبیستی دەنگی من نییە لەسەر ئەم بابەتە و گۆڕانکاریەکانی کەشوهەوا کاریگەری لەسەر ژینگەی هەرێمی کوردستان لەسەر خاک لەسەر ئاو چۆن بووە، لەسەر جۆری دابارینەکان و بڕی دابارینەکان لە وەرزی زستان و وەرزی داباریندا لە هەرێمی کوردستانە لە چه ئاستێک بووە. دیارە پرسی ژینگە پرسی گۆڕانکاریەکانی کەشوهەوایەکێکە لە بابەتە گرنگەکان وەکو حاڵەتێکی مەترسیدار وەکو پرسێکی مەترسیدار سیر دەکرێت بۆتەوە بابەتی کە هاوشان لەگەڵ پرسی وزەی گەرم و لەسەر لەگەڵ پرسی وزەی نەوت و سوتەمەنیدا بێک پاکێج وای لێ هاتووە سیر دەکرێت، چونکە ڕاستەوخۆ پەیوەندی بە ژیان و تەندروستی خەڵک و هاوڵاتیانەوە هەیە. گۆڕانکاریەکانی ژینگە و کەشوهەوا کاریگەری لەسەر تەندروستی، کاریگەری لەسەر کۆی ژینگەی مرۆڤ و بوونەوە ئەبێت. بۆ ئەمڕۆ لە دهۆک کۆنفرانسێکی تایبەت بە ژینگە گۆڕانکاریەکانی کەشوهەوا لە دهۆک ساز کرابوو. دیارە بەڕێوەبەری ژینگەی دهۆکیش لە نێو کۆنفرانسەکەدا ئامادەیی هەبوو، چالاکوانان بە شێوەیەکی گشتی لەسەر ئەم بابەتە دەگەڕێمەوە لای کاک ئیبراهیم ئەگەر ئامادە بێت. باش دیارە کاک ئیبراهیم ئامادە نییە، ئەو گوێبیستی دەنگی من نییە لەسەر پرسی گۆڕانکاریەکانی کەشوهەوا کاریگەری لەسەر خاک ئاو و هەوا و ژینگەی هەرێمی کوردستان گفتوگۆی لەگەڵدا دەکەم. پرسی ئاو یەکێکە لە بابەتە گرنگەکان. عێراق و هەرێمی کوردستان لەکوێی ئەم معادلە و هاوکێشەیەدان بۆ پرسی گۆڕانکاریە ژینگەیەکان. دیارە لە ماوەکانی ڕابردوودا بەشێک لەسەر چاوە ئاویەکانیان زۆنگاوەکانی هەرێمی کورد ببورن عێراق کێشەیان بۆ دروست بوو کە ئەوەی ئاوەکانیان بە کەڵکی خواردنەوە نەدەهات یاخود کەمبوونەوەی بڕی ئاو بە هەر هۆکارێک بێت لە نێو عێراق و هەرێمی کوردستانە. هەرێمی کوردستان بە دیاریکراوی چی دەکات بۆ دەستخستنی سەرچاوی ئاوی خاوێن لە داهاتوودا لە کاتێکا تاکو ئێستاش دەوترێت بێ پێویست بەنداو نییە بۆ چارەسەری یاخود دەستخستنی ئاوی پێویست لە هەرێمی کوردستاندا لەگەڵەوەی لە وەرزی داباریندا بڕێکی باش دابارین بە جۆرە جیاوازەکانی دەبارێت لە نێو خاکی هەرێمی کوردستاندا. بەڵام ئەم ساڵ جۆرێک لە جیاوازی دابارین بەدیکرا بەوەی کە لە وەرزی زستاندا یاخود ماوەیەک پاش چەند مانگێک لە دەستپێکردنی وەرزی زستان کەمتر دابارین هەبوو. کاک ئیبراهیم گوێبیستی دەنگی منیت؟ بەڵێ کاک ئیبراهیم گەر گوێبیستی دەنگی منی پرسیارەکەت بۆ دووبارە ئەکەمەوە ئەگەر ئەو کێشەیەش چارەسەر نابێت. بەڵێ لەگەڵ ئەم لەسەر ئەم بابەتە لەگەڵ بەڕێز ئیبراهیم دێرگژنگی وەکو چالاکوانێکی ژینگەی لە دهۆک لە نێو ئەو کۆنفرانسی ساز کرابوو بۆ ژینگە و گۆڕانکاریەکانی کەشوهەوا لەسەر ژینگەی هەرێمی کوردستان گفتوگۆکەم.
کاک ئیبراهیم ئەگەر گوێبیستی دەنگی من بێت بەڵێ دیارە کاک ئیبراهیم گوێبیستی دەنگی من نییە تاوکارانم ئەو کێشەی بۆ چارەسەر دەکەن ماوەی کاتێکی کەمم لە بەردەستا ماوە ئەگەر بکرێت من ئەو کاتێکە لە بەردەستم ماوە گفتوگۆکام لەگەڵ کاک ئیبراهیمە دەست پێ بکەم سەبارەت بە بەڕێوەچوونی کۆنفرانسەکەی ئەمڕۆ لە پارێزگای دهۆک کە ساز کرابوو کاک ئیبراهیم ئەگەر گوێبیستی دەنگی من بی دووبارە سپاسی ئامادەبوون دەکەم کۆنفرانسەکەی ئەمڕۆ چۆن بەڕێوەچوو بەڵێ کاک ئیبراهیم گوێبیستی دەنگی منی زۆر سپاسی ئامادەبوون دەکەم کاک ئیبراهیم تۆزێ کەمی دەنگەکەی بۆ بەرز بکەنەوە تا باشی گوێبیستی دەنگی من بێ کاک ئیبراهیم پرسییم کە کاک ئیبراهیم پرسییم کۆنفرانسەکەی ئەمڕۆ چۆن بەڕێوەچوو از سەڤرکایەکیش پشکدارە نەبووم کۆنفرانسی ئەڤروکەدا ژبەرن دێژی هەلسەر کۆنفرانسی ناوم چکە نەش بەشدار بوویت کۆنفرانسی بووم مخابن یعنی ئەم گەلێکی دووارێ ژینگەهێدا کارتکەین بەس ئەم نهاتین ئاگادارکردن هەبوونا وی کۆنفرانسی هەر حال ئەڤکە ڕۆژە جیهانیە ژینگەهەیە پیرۆزبایی هەمی ژینگە دووست دەکەین هێویدارین ئەv ڕۆژە ببیتە پێنگاوێک و ژینگەها مەل کوردستانê بتر پێنگاوێت باشتر بهێنە هاوێتن بۆ پاراستنا ژینگەهێ هەرێما کوردستانê ڕەنگێکی گشتی باش کاک ئیبراهیم پرسی ژینگە گۆڕانکاریەکانی کەشوهەوایەکێکە لە بابەتە گرنگەکان کە ئیستا لەلایەن جیهانەوە بە هەستیاری و بە حاسمی مامەڵی لەگەڵاکرێت گۆڕانکاریەکانی کەشوهەوا چ کاریگەریەکی لەسەر ژینگەی هەرێمی کوردستان کردووە بێگومان پرسا ژینگەیش پرسێت هەرە گرنگە نکە سەراستی جیهانê hemiyê nebes li herêma Kurdistanê ek şwan kertên ku gelekî giring e li astê cîhanê giringî pê tête dan gorîna keşûhewayî kartêkirin gelekiya kirî bêguman yanî van gorîna kartêkirin li ser jîngeha herêma Kurdistanê jiya kirî zêdebarî em bêjin yanî gelek barê dijî kartêkirin li jîngehê dibît taybet hebûna kargeha û hebûna palagehên naftê dîsa pîskirina jîngehê pavêtina bermayîka ev hemî dibine egerê têkdana jîngehê rengekî giştî jîngehe xwe yanî jîngeheka paqij e lê heke em wekî dibêjin mirov destkariyê têdaneken têk nedeyn باش ئەزانین کە بوونی پشتێنەی سەوزایی و زیادکردن و چاندنی دار و نەمامەکان سەرچاوەیەکی باشن بۆ ئەوەی کەشوهەوا خاوێن بکەنەوە بۆ ئەوەی دابارینێکی تەندروستیش تەنانەت لە وەرزە تایبەتەکانی زستان و پاییز و بەهاردا هەبن ئەم پشتێنە سەوزاییە لە هەرێمی کوردستانە چۆنە بە دیاریکراوی ئەگەر لە دووەکۆ دەست پێ بکەین جەنابە ڕەنگە زیاتر ئاگاداری ئەوێ بیت هەکە ez behsê parêzgeha dûkê bikem rêja keskatiyê lîv zanyariyet me hey heta 13 sedê ye ev e ji rêjeka geleka kêm e yanî bêguman ekî te jî amaje pêkirî hebûna keskatiyê û hebûna piştînê wekî dibêjin keskatiyê dibîte eger jîngeha me paqij bî dibîte eger jîngeh paqij bibîtin û keş û hewayekê paqij pêşkêşî me mirova biket lewa jî mixabin yanî keskatî wî rengî nîne gelek gereka ihtimale ev taybet bêjim ev gerekê dikevin biyavêt keskatiyê lê nînin baxçe lê nînin an heke baxçe jî hebin ew çavdana pêdivîn ne lewa ferek gelek ya ferek hem ji layê welatiyan ve hem ji layê takîvek dupatî servê çendê bête kirin keskatî bête çandin her xaniyekê hebît her çi nebît hindek dar têde hebin baxçeyek têde hebîtin gul û keskatî navde hebin dîsa rengekî giştî li nav bajêra giringî parka bête dan darûbar berfirehî bête çandin em dibînin gelek cara hevê dar çandinê heyên
بس او چاودێریە پشتی دارچاندنێ نینە مخابن دەبێتن هەندێک وەختا دا ئان دارچاندن دێت وەختێکی دایێتە چاندن کو مفایخۆ نینە ئەو دارخۆناگیریتن و پشتێنگیژی چاودێری بۆ وێ دارێنینە کو ئەف دارە گەشەی بکەت ئەف دارە نەیە هەشک ببیتن باش بەڕێوبەرایەتی تایبەتمان هەیە لە پارێزگا جیاوازەکانی هەرێمی کوردستان بەڕێوبەرایەتی تایبەت بە ژینگە ئەمێ بزانم هەماهەنگی ئەم بەڕێوبەرایەتی ژینگە لە پارێزگای دهۆک کۆگەرباسی لێ بکەین لەگەڵ ئێوەی چالاگوانان چییە بۆ گرنگیدانی زیاتر بە ژینگە ڕێگە چارەیەکان لە کاتی گۆڕانکاریەکانی کەشوهەوایە بێگومان مە gelek fermangeha gelek daire ser jingehê vê tên çi fermangeha jingehê bîtin çi fermangeha parastina jingehê bît yan pêşmergê jingehê bît polîsên jingehê bît û gelek yanî fermanberê dî lê rolê çalakvanê barê jingehê ew e ku wekî çavdêrekî bîtin û hevkar bîtin gel van dezgeh û van rêveberî an fermangehê jîngehê dîsa jî rolê hişyarkirinê rabîtin çikî rastî jî gelek car jî welatî jî kemterxemin welatî kemterxemiyê dikin gelek cara ew jîngehê têk den lewa jî hem rolê hişyarkirinê rabît hişyarkirina hewalatiyan ku ser parastina jîngehê dîsa jî wekî dibêjin hevkarek bît û harîkarek bît û çavdêrek jî bît bû fermangehên jîngehê û pêk ve karekî bikin ji bo parastina jîngehê ji bo ragirtina jîngehê باش عێراق یەکێک بوو لەو پێشوڵاتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە یاخود لەجی لەسەراستی جیانیشکە گۆڕانکاریەکانی کەشوهەوا کاریگەری لێکات و بەر ئەم شەپۆلی گۆڕانکار بەپێی نوێترین راپۆرتی UN کە بڵاوی کردوێتەوە لە ماوەی ئەم بڵاوبوونەوەی ئەم راپۆرتەیە کە لە کۆتاییەکانی 2022 بڵاو کرایەوە یعنی هەست بە چی گۆڕانکاریە کراوە لە گۆڕانکاریەکانی کەشوهەوا کە کاریگەری لەسەر ژینگەی هەرێم دروست کردبێ بێگومان یعنی ئەم بینین یعنی ئەف گۆڕانکاریێت کەشوهەوایدا چ باران بی چ لافاو بن چ gelek cara hatina şapolê tozê bin ev hemî jî kartêkirinê jîngehê kir heta kartêkirinê li berhemê çandinê jî kir yanî me dîte li heyam ew çûyî da çunku ew baranê hatîn wextê xwe da nebûn karîgerî ser berhemê cûdiyara kir û gelek ji berhemê cûdiyara şinav çû dîsa jî taybet dibêjin pêlên tozê karîgeriyê li ser jîngehê dikin û dibîte egerê têkdana jîngehê dibîte pîzbûna jîngehê çunku şwan van gûrankariyê keşûhewayê çê dibît dibîte eger ku jîngeh pîz bît me yanî em dibînin van salê çûyî da hebûna van şapolên tozê karîgeriyeka zor li ser jîngehê heye bû pîzbûna jîngehê zêdebarî yanî ew karîgeriyên dî yên kargehan û yên palagehên neftê û yên welatî xwe jî ser jîngehê dikin bû têkdana jîngehê کاک برایم یعنی هەرێمی کوردستان وڵاتێکی خاون پیشەسازی زۆر گەورە نییە کە کۆمپانیای زۆر گەورەی هەبێت کارگەی زۆر گەورەی گەوری پیشەسازی هەبێت کاریگەری لەسەر ژینگەکەی دروست بکات وڵاتێک نییە کە جۆرە جیاوازەکانی هۆیەکانی هاتوچۆی تێدا بێت جگە لە ئۆتۆمبیل و بارهەڵگرەکان قەرەباڵغێکی زۆر چڕژ لە هەرێمی کوردستانە نییە وەکو وڵاتانی دیکە چی وای کردووە کە ئەم گۆڕانکاریانە لە هەرێمی کوردستان ئابەدی بکرێ بێگومان بەلێ هەکە یانیەکە تو بێژی کارگەهژی پیرانگینین وەکیل هەندێک وڵاتە هەین بەلێ دیف وەکیل بێژن حەجمێ خۆل هەرێما کوردستانی ژێتین ینی ماکەم ژبیر نەکەین ینی کەرتێ نەفتەژێکی شوان کەرتا gelek کاریگەری ینی پاڵاگەه نەفتێ شوان کەرتا gelek کاریگەری سەر ژینگێ هەی دیسا ینی هەبوونا کارگەها قەبارێ هەی ئەویژی دیف هەبوونەوان کاریگەریە خۆی و ئەمش بیر نەکەین ینی تڕۆمبێلژی ڕێژەکە زۆر یا تڕۆمبیلە هەیمە وەکیل بێژن ئاڵاوێن بە گواستنین ji ber hindê jî heker bûnimune vêgavê ez dibêjim trên heban an qîtar heban ev hijmara zora torombêla nethatine cadean da lewa jî evê jî karîgeriya xwe heyê li dîf wekîl bêjin قباري مال ديف روشة ما
باش دیارە با ئەم پرسیارە ئاراسی جەنابە بکەم ڕەنگە لە دهۆکەوە زۆر پەیوەندی بە دهۆکەوە نەبێت کاک ئیبراهیم، بەڵام کەمبوونەوەی ئاوی ماڵان لە گەڕەکەکانی شاری هەولێرە چەند ساڵێکە بەدی دەکرێت بۆ چارەسەرکردی ئەم کێشەیە دوجار کێشێ و دەبێت چارەسەر بکرێت. پارێزگای دهۆک بڕیاریدا باڵکەنی چەند بیرێک بۆ دەستخستنی ئاوی خاوێن بۆ ئەو گەڕەکانە. لێدانی بیرەکان هەڵکەندنی بیر کاریگەری چی ئەبێ لەسەر خاک و پێویستە چ میکانیزمێک ڕەشاو بکرێ بۆ هەڵکەندنی ئەم بیرانە؟ بێگومان لێدانا بیرە کاریگەری دێ هەبیت سەر ئاوا ژێرزەوی چکۆ ئەم ژبیر نەکەین و دەبێ بیر ئێنە لێدان کاریگەریە سەر ئاوا ژێرزەویت کرد و بێگومان دۆکیژی ئەو کاریگەریە ئاوا ماڵان هەبووە تایبەت ئەو گەڕەکەن نێزیکی ڕیباری نێزیکی ڕیباری هێشکەڕووی تایبەت لەوەژی و هەربەرینی کێژی سەحبەت هەبوو پرۆژێک هەبوو و بۆ ڕیبارێشکەڕ و کارت وی پرۆژەیدا بێتە کرن و ئەف پرۆژە ئەف ڕیبارە بێتە وەکیل بێژن وەک ئەو پرۆژە تێدا بێتە جێبەجێکردن دویتە ئەگەرێک و دەمێ ئافرابوونا کاریگەریە ئەو ماڵێن دەوروبەری ڕیباری نەکەن. باش کاک ئیبراهیم ئەما کەمە دوا پرسیار ئەمێ بزانم خاکی هەرێمی سروشتی هەرێمی کوردستان بە سروشتێکی جوان بەناوبانگە دەرکەوتنی هەر چواروەرزەکەی ساڵیش بە خۆشحاڵیەوە کە لە نێو هەرێمی کوردستانە بەدی ئەکرێ پێویستە هەم ڕێکخراوەکانی تایبەت بە ژینگە چالاکوانانی وەکو جەنابتان لە پارێزگا جیاوازەکانی هەرێمی کوردستانەوە چۆن هەماهەنگیان هەبێت لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان و حکوومەتی هەرێمی کوردستاندا هیچ پێشنیارێک هیچ راپۆرتێکی تایبەت لەلایەن ئێوەوە و کۆنتاکتیشتان لەگەڵ پارێزگاکانی دیکە هەرێمی کوردستانە ڕێک نەخستۆ بۆ ئاراستەکردنی جا بە پەرلەمان بەیان بە حکوومەت و لایەنی پەیوەندیدار بێ؟ بێگومان چالاکوانێت ژینگە هەبن چڕێک خراوی گرێنداوی ژینگە هەبن شێن وێ چەندێ بکەن وێ تەنسیقی بکەن وێ هەماهەنگی بکەن نەڤبەرە دام و دەستگەهێن حکومی و نەڤبەرە وڵاتیە و ببنە پرەکە ما بوردی ڕێکخراوێن ژینگەی هەبوو لێ مخابن ینی ئەف بوردە وا ساڵێ دومایی ڕەنگێکی وەکی بەرینەکەی ئەکتیف نەبووە لەوەشی خوازین ینی ئەف ڕێکخراوێت بواری ژینگەی دەهین پڕاستیت ئەکتیف بن نەتنێ یعنی ڕێکخراو بن مەگەلێک ڕێکخراو دوبیت هەبن بەس هیچ کارێکی ناکەن لەوە ئەف ڕێکخراوە دەبێتن ئەکتیف بن و گەل چالاکوانێت ژینگەهێ ئەوێت بواری ژینگەهێدا کارتکەن ئەوە هەمی کار بکەن بۆ هەماهەنگی سەرپرسینگرێدا ژینگەهێ و کاری هاتیەکردنژی ینی مە گەلە جارات گەلێک ڕینشتنەدا گەلێک پێشنیاریت پێشکەشکرین و گەلێک ڕینشتن مەد گەلێک سەرگەلێک بابەتت گرێژدای ژینگەهێ مەیەتکردین کۆنفرانس و کۆنگرە و سمینار دوی بواریدا مەیەتکردین لێ پێدویە ئەف خاڵت هێنە بلندکردن بۆ دام و دەستگەهێن فەرمی کار سەربێتەکردن مفاژی بێتە وەرگرتن. بەڵێ کاک ئیبراهیم من زۆر سپاس دەکەم لە بەرنامەکەمان و لا کورسات نیوز ئامادە بووی ماندوو نەبی دووبارە سپاس بۆ بەڕێز ئیبراهیم دێر گژینگی کە بەڕێزیان چالاکوانێکی ژینگەی بوون لە دهۆکمیان مابوو ماندوو نەبن خۆشەویست